یەک شەوی چار لەسەر 5 3000 درۆن لەسەر سەری ڕەش و چادەوروبەری سوڕایتەوە تەقەی لێکرایەوە خەڵکی مەسیف و چادەوروبەری دەزانن. ئیتر بەس جێتانەوە نەبیان کەسی پارتی لێدرە ڕاز نییەوە دەقیق بنەوەی سێ و بۆش باز دەکەم لەبەر ئەوەی سەری ڕەش و چادەوروبەری ویتە دوورگەی بەرمۆدا کەس ئاگای لێ نییە چ دەبی چ نابی لە کاتێکدا وڵایەکی گەورەی استراتیژی هەیە بە حکومی ماڵی بارزانی لێنا بەس دەمەوە بڵێ ماڵی بارزان لەوێ نمانە هەر لە ڕۆژانی یەکەمووی هەراوهۆریات تێی تەقاندی ئەوەی کە مەسعود دەیگوت گوتیان جەنگ چێلەکنەت و دەنجی تەقەچێوەتی مۆسیقای ئێستا ئۆکسترای هەیە باشە لۆ هەڵدەی مادام پێت مۆسیقایە و شتەشی وا خۆشە لە دۆ ڕێژ نمانە کەسیش نازانی لە چێنە نەک مەسعود بارزانی هەر هەمویان ڕەخنەکەشمان لە پارتی لەوەدایە قەیناکە خۆتان دەشاردنەوە ئێرانەوە دەبینی چ دەکا و ڕەنگیان گۆش دەست لە کونان وەردن بەس مەڵێ مۆسیقایە مەسعود بارزانی ئەوە خاڵی دووەم هەندێک برادەر بە دڵسۆزی کە حەقیانە هەمومان ئەمەش لەگەڵ داینە دەبێت زەمان گەرانتی لە بۆ ئایندەی سیاسی کورد دەرکەوێ و لە بەرامبەر تورکیا و لە بەرامبەر ئۆپۆسیۆنە شۆڤینی فارس کە بەشی زۆریان ئامادەنیندان بە هیچ مافەکی کورتا بنێن و کورد بە کەمترین زەرەرەوەبی ئەوە هەمومان ئەلف و با یعنی کەس مزایەدە مەکە نەکاتن لەسەر ئەوەی ڕاستە ئەوەیە بەس بەشەیان لە پیسیانە چۆن جاش تورکە بوو ئەوە جاش ئێرانان حەشد ئاسا هەن ئەوانە خەتەرن دەبێت لە دەویان بدرێتەوە ئێران ڕاستە لە چاوسی چارداژی کەرەکەیت کێگا لەسا مەسەلەن تورکیا و باسیەکان فەرقتر بووانی کەمتر جەریمەیەکی دیێ بەڵام ئێرانش دەوڵەتەشی داگی کەرێت و یەکێک لە دەوڵەتە خەتەرەکانی ناوچە بوو کە هەرچی لۆبی ئیسلامی توندڕە و ئرهابی هەبوو ئەو دەمی دەکرد لە حەماس لە حیزب الله لە حەشد لە ئیلا ئاخر ینی جوانێکی نییە لە ناو کۆمەلگای مرۆڤایەتی ئەرهاب و کوشتنی هەیە هەر لە فتواکەی خومێنی لە دژی کورد هەر لە فتواکەیان لە دژی سەلمان ڕۆژدی لەسەر کتابە کە فەنتاسیا بوو ئەمری کوشتنی دەرکرد بۆیە کەس نێتن یان هەندێک کەس لەو پاساوە لەو دەرگاوە دێن ئەها کورد تووشی ماڵوێرانی دەبێت بەدیلت چییە ئەوە دیوەک ڕاستە بۆ هەردوو بەرەی بەس ئەدی بەدیلەکەی چۆن دەتوانین کورد لە ڕۆژهەڵات بگاتە مافی 48 ساڵە هەموو ئێرانی معارەزەی ئێرانی معارەزەی کوردی فەشەلی هینایتەوە لە ڕووغانی و نەک فەشەلیان هینایتەوە وجودیان نمایە وجودیان نمایە پژاک هەیە لە هەمووان تند و تۆڵترە ڕێخستنترە ئەویش پژارژە هیچ دەورەشی کاریگەری نییە لە چاو ئەوە کاکەوان کە بە 65 ساڵە لە باشوور هەر تەپاینە تەپا بڕواکە تااقەتیان نیە 500 مەتر بڕۆن لەگەر ئەو پەرڕێزم بەو ڕەوشەی کە تووشیان بووە یان ئەوەتە پیر بوونەوەیەکیان لێ گەورە بووە ئیلا ئیلاخری باگراوندە مێژووی و تاریخە جوانەکەیان هەیە لە دیموکراتی کۆمەڵەیەگەنە سنگ ئەویان نەهێشت سەیمە لەوەدایە ئەو دیوە ڕاست دەکە دەبی لەگەر ئەمریکیەکان کەویم بزانم هەموو حزبەکان داوایان لە ئەمریکا کردیە حزب و قیاداتەکەن قسەی لەگەر ترامپ کرابیە لەگەر زەمانمان دەوێ ئەزمموی ڕۆژئاوا هەیە دەبی ئەو جارە گرنتی تر بیت یعنی ئەو شتەشی زۆر باشەوە هەوڵ بدرێت کورد بە کەمترین زیان بچێ ینی لە وەختێک بچێ ئێران نزیک لە ڕووخان بێتن ئێستا بچی ڕوبەڕی ئەوە دەبێت ئێران ئازایەتی نییە شەڕی لە دوازە دەوڵەت دەکە شەڕیمان و نەمان دەکە بۆیە بە هەمووان وەدەدەداتن ئەزانی هەر دەڕوخێ یان ئەوەتە کلکوباڵی مەحاڵە ئەو باڵە توندڕەوە بمێنن ئەوانەی دەڵێن کورد نابێتە دەخۆل بکاو سەیر کرد بێ کاکە سبەی هیچت نادرێتێ وەکوو ئەتوێتەوێت کورد دوای 48 ساڵ لەو ڕژێمێک کە خەڵکی کوردستان ڕۆژ تووشی گرێ کۆرە بووە بگاتە مافەکانیان بەحەسێتەوە و لە بیر لەوە ناکەن ئەگە ئێران لەوە دەربچی دەبتە چ دەوڵەتەکی زلهێز و چ کاریگەر و چ تەسیرێک دەکاتننی ئەو خاڵانەش هەیە لەو نقطەیە بە هەر حاڵ بەشێک لەوانەی قسە دەکەن لە دڵسۆزی و لە پاچە و ڕاستیشەوە بێ کورد بە گرنتی و بە کەمترین قوربانی بچێت بەڵام تۆ چۆنیش مافت بەدەست دەتوێ ماف دەرچی ئەو فرسەتە هاتیتە پێش چۆن مامەڵی لەگە دەکەی ئەگەر بەشداری ناکەی سیرکردەوی سبەی هیچت نادرێتی و پارسەنجی کورد لە منتیقەش بەهێز نابیت بەڵام زۆر شەرمەلۆ هەندێکیان بە ئاشکا ئێستا تەبیعی ئەوێچێتی حدودێکی جوگرافی هەیە لەگە ئێران زمانی نەرمبی بەس بەرتیل نەدا زۆر شەرمە حزب هەیە کەس هەیە بە ئاشکا دەیان بینی کە ڕکلام لەو ئێرانی ئەو ئێرانە دەکەن
کە هیچ فەرقی نییە داگیرکەرێکە 4 ساڵە بە ئاگر و ئاسن گەلانی ئێران و گەلی کوردە چەوسێنەوە.